شێوەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لە 12 ئەم ساڵدا ئەنجام درێ ئەمڕۆ دەستپێکردی نۆکردنیەوەی تۆماری دەنگرانەمان دەست پێ کرد. ئێمە هاوڵاتیان بویان هەیە لە ئەمڕۆوە سەردانی ئەو بنکانە بکەن کە ژماریان 43 بنکێ لە سەر ئاستی کەرکووک و قەزاونەحەکانی سەر بە کەرکووک بۆ دڵنیابوون لە بوونی ناوەکانیان یاخود بۆ ئەو کەسانی کە تا ئێستا پرۆسەی تۆماری بایۆمەتریان ئەنجام نەداوە یاخود بۆ ئەو کەسانەی تاوکو ئێستا کارتی دەنگدانیان وەرنەگرێتەوە سەردانی ئەو بنکانە بکەن کەوا تاپەکانیان وەڵایە بڕووی هاوڵاتیانە بە درێژایی ڕۆژەکانی هەفتە. ئێمە ڕێنماییمان بۆ هاوڵاتیان ئەوەیە ئەوەی کەوا جستەبەری مافی بکا بۆ بەژاوەریکردن لەم هەڵبژاردنە دەبێت کارتی بایۆمەتری هەبێ مافی ئەوەیە کە دەنگ بدات. تۆمارکردنی لایەنەکە سیاسەکان و تەحالفاتەوە لە یەکی حوتەوە دەستی پێکردو ئەم پرۆسەیە تاکو 28 حوت بەردەوامە بێت.